بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير سورة الأنعام قيشتنا آياتي سطو تلو شوار سطو تلو حوت كآياتي سطو تلو حوت وكري آيات كاني بيشوية كقوت منزولك كان كاتی خۆی بە پێغەمبەریان دەگوت صلی الله عليه وسلم خوای گەورە ئەو بەزوو ئەو خواردن و ئەو جۆرە ئاژەڵانەی لە ئێمە قەدەغە نەکردووە، خوای گەورەش بە وحی بۆ پێغەمبەری ناردبوو کە خوا یەهودیەکانی یعنی سزا داوە و ئەوانەی لێ قەدەغە کردوون، بەڵام ئەوان باوەڕیان بە قسەی پێغەمبەر نەدەکرد صلی الله عليه وسلم. جا خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ فەئین کەذەبووکە، ئەگەر تۆیان بە درۆزانی جوولەکەکان، فەئین کەذەبووکە ئەگەر تۆیان بە درۆزانی باوەڕیان بە تۆ نەکرد، فەقول پێیان بڵێ ڕەبوکم پەروەردگاری ئێوە ذو ڕەحمە خاوەنی میهرەبانیە، ئەی میهرەبانیەکەی چەندە؟ واسعە زۆر فراوانە. پەروەردگاری تۆ خاوەنی میهرەبانیە و میهرەبانیەکەشی زۆر فراوانە. ولا يرد، بەڵام ولا يرد ناگەڕێندرێتەوە بەئسه سزای خوا، ناگەڕێندرێتەوە سزای خوا، یعنی لا نادرێ سزای خوا ئەگەر هات عن القوم المجرمين لە گەلانی تاوانبار یا لە کەسانی تاوانبار. فەئین کەذەبووکە وشەکان جارێ ئەگەر تۆیان بە درۆزانی، فەقول پێیان بڵێ ڕەبوکم ذو ڕەحمەتین واسعەتین پەروەردگارتان خاوەنی میهرەبانیەکی فراوانە، خاوەنی میهرەبانیەکی زۆرە، بەڵام لەگەڵ میهرەبانیە زۆرەکەیدا ولا يرد ڕەد ناکرێتەوە، یعنی لا نادرێ بەئسه سزای خوا عن القوم المجرمين لە کەسانی تاوانبار یا لە گەلانی تاوانبار. ئاەتەکە لێ کاتیدا ئومێد بەخشە وایە ئومێدیشت پێ دەبەخشێ، بەڵام دەشت ترسێنێ. خوای گەورە لە یەک کاتیدا باسی ڕەحمەتی خۆی و باسی سزای خۆی دەکا. فعلا خوای گەورە لە یەک کاتیدا سزاشی هەیە ڕەحمەتیشی هەیە. گەورەترین ڕەحمەتی خوا بۆ ئینسانی تاوانبار چییە؟ بۆ ئینسانی بێباوەڕ ئەوەیە کە لەگەڵ گوناهکردنەکەیدا عقوبەی نادا، وایە لەگەڵ کوفرکردنەکەیدا لە ناوی نابا، بەڵکو دەرفەتی دەداتێ، مەجالی دەداتێ کە ئەو کەسە بە خۆی دابچێتەوە و پەشیمان ببێتەوە، کە ئەوە گەورەترین ڕەحمەتە بۆ ئینسانی کافر. بۆ ئێمەش ئێمەش کە تاوانێک دەکەین کە بێئەمریەکی خوای دەکەین، لەسەر بێئەمریەکەی مەرجە خوای گەورە نەک مەرجە کەم وا هەیە خوای گەورە دەست بەجێ سزاتدا، دەرفەتت دەداتێ، مەجالت دەداتێ بۆی پەشیمان ببیەوە. ئەو پەڕی ڕەحمەت و میهرەبانیە دەنا ئەگەر خوای گەورە لەگەڵ هەر تاوانێکیدا عقوبەیەکی بۆ ناردباین لەمێش بوو. ئێمەش کە ئیماندارین و موسڵمانین لە ناو دەچووین و نەدەماین، ئەدی کەسێک کە کافر بێ ئەوە هەرزوو خوای گەورە لە ناوی دەبر، بەڵام خوا ڕەحمەتی هەیە، دەرفەتت دەداتێ و مەجالت دەداتێ بەشکم لە کاتێک لە کاتەکانی تەمەنتدا پاشگەز ببیەوە لە خراپەکەت و بگەڕێەوە لای خوا. بەڵام ئەگەر کاتی سزادانیشت هات، کاتی عقوبەدانت هات و ئەو وەختە هات کە خوا تەحدیدی کردووە بۆ تو لە سنوور دەرچووی، چەندی هاوارکەی کاتی هاتنی سزا، چەندی پەشیمان ببیەوە، چەندی تەوبە بکەی و بگەڕێەوە، خوای گەورە لە سزادانی خۆی پەشیمان نابێتەوە و هێزیش نییە بتوانێت بەرگریت لێ بکات و دیفاعت لێ بکات. ئەو سزای کە خوا بۆت دەنێرێ پاڵی پێوەنێت و لێت دوورخاتەوە. بۆیە فەئین کەذەبووکە ئەگەر بە درۆیان زانی لێیان گەڕێ، فەقول بەس پێیان بڵێ ڕەبوکم ذو ڕەحمەتین واسعە پەروەردگارتان خاوەنی میهرەبانی و بەزەیەکی فراوانە، ولا يرد یعنی ناگەڕێندرێتەوە یا لا نادرێ بەئسه سزای خوا عن القوم المجرمين لەو گەلانەی یا لەو کەسانەی کە تاوانبار. ئەو جار خوا دەفەرمێت لە سەرزاری بتپەرستەکان، لە سەرزاری بێباوەڕەکان کە گوناهیان دەکرد، تاوانیان دەکرد
یا شەریکیان بۆ خوا بڕیار دەدا گوناهەکەیان لەسەر خۆیان لا دەبرد و وەک دەڵێ وەکو خەڵکی ئێستا زۆر جار کەشتێکی دەکا جاچ بکەم قەدەری خوای وا بوو کابرا دەسێ بە ئیهمالی بە نمونە جاری وا کەسێکی دەکوشێ وەڵا قەدەر بوو هەرچی نیظام و ڕێسای بە نمونە هاتوچۆیە جێبەجێ ناکا لە کەسێکی دەدا بەچی خۆی لە گوناهەکەی دەپەڕێنێتەوە بۆی کە دەڵێ قەدەر بوو قەدەر بوون ئینسانی بێگوناه ناکە بۆ معلوماتتان ئەو قەدەرەی کە جێبەجێ دەبێت بەسەرتدا ئینسان لی بەرپرسە لەسەریشی محاسبە دەکرێت ئەگەر ئیهمالیت کردبێت و هێز و توانای خۆت بەکار نەهێنابێ کەسێکی فەقیر بە نمونەگەر کەسابەتی نەکاو تەمبەڵی بکە دەکرێت تەمبەڵی و کەسابەت نەکردنەکەی خۆی داتە پاڵ خوای بڵێ خوا هەر ئەوەندەی پێداوم نە ئەگەر هەوڵتدا خۆت ماندوو کرد محاولت کرد ئەو جار ئەگەر فەقیر بووی یعنی بەرپرزنی لە فەقیریەتەکەی خۆت بە نمونە نەخۆش دەبی ئەگەر بە ئیهمالی نەخۆش ببی و خۆت نەپارازبی بەڵێ قەدەرە وایە بەڵام قەدەرێکە تێیدا کەم تەرخەمی تۆ چونکە تۆ ئەسبابەکانی خۆپاراستنت بەکار نەهێناون دین و ئیمانی شەروایە تۆ خوا اختیاری داوەتە دەست خۆت ئەگەر بە حەزی خۆت و بەویستی خۆت دین و ڕێگای چاک هەڵ نەبژێری نابێ بێدینی خۆت پاڵدەی لای خوای بڵێ قەدەری خوای وایە کە من بێ باوەڕم یان فڵان گوناهی بکەم بۆیە کردومە و دەسەڵاتم نەبووە لە قەدەری خوای دەرچم ئەو قسەی بێ باوەڕانە سەیەقول الذین لەمە دوا دەڵێن ئەوانەی ئەشڕەکوو کە هاوبەشیان بۆ خوا بڕیار داوە لەو شاء الله ئەگەر خواویستی لێبایە ما ئەشڕەکنا ئێمە هاوبەشمان بۆ خوا بڕیار نەدەدا ولا ئاباؤنا و هەروە باب و باپیرانی ئێمەش شەریکیان بۆ خوا بڕیار نەدەدا ئەگەر خواویستی لێبا ولا حرمنا من شيء وقەدەغەشمان نەدەکرد لەسەر خۆمان هیچ شتێک ئەوە کە ئێمە شەریک بۆ خوا بڕیار دەدەینەوە قسەی کافرەکانە کە باب و باپیرانمان هاوبەشیان بۆ خوا بڕیار داوە ئەوە کە دەڵێن فڵان شتە حەڵاڵە و فڵانە حرامە ئەوە قەدەری خوایە و بڕیاری خوایە دەسەڵاتشمان لە قەدەری خوا و لە بڕواری خوایدا نییە ئەو بیانوو بوو بۆچی بیانوو بوو بۆ تاوانەکەی خۆیان عوزر هێنانەوە بوو بۆ کوفر و وەک دەڵێ جەریمەکەی خۆیان کە خوا ئەو جەریمەیەی و ئەو بیانوو هێنانەوەی بە هیچ شێوەیەکی قبوڵ نییە خوا دەفەرمێ کەذالکە هەر بەم شێوەیە كذب الذين من قبلهم كذب بدرویان زانین الذين من قبلهم ئەوانەی کە لە پێش ئەوانیش دابوون لە پێش بتپەرستەکانی مەکەش دابوون هەتا کاتێک هەتا ئەو کاتەی ذاقوا بەئسەنا چەشتیان تووشیان بوو سزای ئێمە قل پێیان بڵێ هەل عندكم ئالای ئێوە هەیە من علم هیچ زانیاریەک لەسەر ئەو قسانەتان فتخرجوه لنا تا زانیاریەکەتانمان بۆ بێنە دەرێ پێیان بڵێن ئایا هیچ زانیاریەکتان لەکنە لەسەر ئەو قسەیە کە دەیکەن فتخرجوه لنا تا ئەو زانیاریەتان ئاشکراکەن و بهێنە دەرێ بۆ ئێمە خوا دەفەرمێ ئین تتەبعون إلا الظن ئێوە تەنها دەکەونە شوێن گومان ئەو ئینە بە معنە مایە یعنی ما تتبعون إلا الظن ئێوە شوێن هیچ شتێک نەکەوتون تەنها گومان نەبێ ئەوەی شوێنی دەکەون تەنها گومانە ئەو جار هەرەوەندەش نا وئین ئەنتم و هەروەها ئێوە إلا تەخڕوسون تەنها درۆ هەڵدەبەستن و بوختان پاڵ دەدەنە لای خوای گەورە و بە ناوی خواوە درۆ دەکەن دەنا خوا بە هیچ شێوەیەکی حەزی بە شیرک بڕیاردان نییە و حەزی لەوە نییە خەڵک بێ ئەمری خوای بکا شتێکی حەڵاڵ کردبێت و حرامیکەی حرامی کردوێت و حەڵاڵیکەی سەیریکەنەوە سەیەقول و دەڵێن لە مەودووە الذين أشركوا ئەوانەی کە هاوبەشیان بڕیار دابوو بۆ خوا لەو شاء الله ئەگەر خواویستی لێبایە ما ئەشرەکنا هاوبەشمان بڕیار نەدەدا ولا ئاباؤنا باب و باپیرانیشمان هاوبەشیان بڕیار نەدەدا بۆ خوا ولا حرمنا من شيء وقەدەغەشمان نەدەکرد لەسەر خۆمان هیچ شتێک كذلك هەر بەم شێوەیە هەنی بە شێوەی قەومەکەی تۆ بە شێوەی خزمەکانی تۆ بە شێوەی بتپەرستەکانی مەککە كذب الذين بەدرۆیان زانین پێغەمبەرانی خۆیان ئەوانەی پێش ئەوان تا چەندە لەسەر بەدرۆزانینی پێغەمبەران بەردەوام بوون حتى ذاقوا بەئسەنا هەتا ئەو کاتەی
چەشتیان سزای ئێمە هەتا کاتی چەشتنی سزای ئێمە لەسەر بێباوەڕیەتی بەردەوام بوو نەها فیرعەون دژایەتی موسای کرد و بە ساحیری دەزانی هەتا کەوتە ناو ئاوەکەی و خەریک بوو بخینجێ و کاتی گوتی ئامەنت ئیمانم هێنا خوای گەورە ئەو کاتە پێیگوت ئالئانە ئێستا دەتەوێت ئیمان بێنی کە سزای خوا هات ئیمان قبول نییە قل پێیان بڵێ هەل عندكم من علم ئایا ئێوە هیچ زانیاریەکتان لایە لەسەر ئەو قسانەی کە دەیکەن فتخرجوه لنا تا ئەو زانیاریەی خۆتان بێننە دەرێ بۆمان إن تتبعون إلا الظن ئێوە تەنها دەکەونە شوێن گومان وإن أنتم وهروها ئێوە تەنها وإن أنتم وإيوة إلا تخرصون تەنها بەناوی خواوە درۆ هەڵدەبەستن و درۆ بەناوی خواوە دەکەن دەنا خوا بە هیچ شێوەیەکی شتی وای نەگوتووە خوای گەورە شەریک بڕیاردان و کافریەتی و بێباوەڕی بەسەر هیچ کەسێکدا ناسەپێنێ هەڵبژاردەی دین ئیمان یان هەڵبژاردەی کوفر و شرک ئینسان لە دەستی خۆیدایە بە حەزی خۆت دەتوانی ڕێگای ڕاست و بە حەزی خۆت ڕێگای خراپ بەڵام ئەوەندە هەیە ئەگەر ڕێگای ڕاستت گر خوای گەورە حەزی لێ و پشتیوانیت دەکا کە ڕێگای خراپەت گر خوا ڕقی لێتی و پێی خۆش نییە پشتیوانیت ناکە بەڵام ڕێشت لێ ناگرێت تەواوە نییە هەر کاتێک پێغەمبەر صلی الله عليه وسلم گفتوگۆی لەگەڵ بتپەرستەکانی مەککە دەکرد و بۆ خۆدزینەوە لە ئامۆژگاریەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم داوت وازمان لێ بێنە خۆ ئەگەر خوا حەزی لێبایە چۆن ئەتۆی کردووە بە پێغەمبەر و فڵانی کردووە بە موسڵمان و فڵانی کردووە بە شوێن کەوتەی تۆ ئێمە شیوا لێ دەکردین یارە خوای گەورە حەزی لێ ئێمە بتپەرست بین و باب و باپیرانمان بتپەرست بن بۆیە ئێمە هەر ئاوا دەبێنینەوە وازمان لێ بێنن چۆن خوا ویستوێتی بە کە بیانوێکی بێمەعنایە یان کە شتێکیان حرام دەکرد وت قەدەری خوایە خوای گەورە وای کردووە ئێمە ئەوەی بە حرام بزانین و ئێوە بە حەڵاڵی بزانن کە ئەوانە قسەی نابەجێن و خوای گەورە سەرزەنشتیان دەکات پێیان دەڵێ ئەگەر زانیاریەکتان هەیە لەسەر ئەوەی کە خوا قەراری دابێ لە ئەزەلەوە ئەتۆ دەبێ مشریک بی و فڵان دەبێ ئیماندار بێ و هیچ دەسەڵاتی خۆت لە ئیمان هێنان و لە کافربووندا نییە دەی بەڵگەکەت بڵێ بەڵام خوا دەفەرمێن نە ئێوە بەڵگەتان نییە تەنها بە دوای گومان دەکەون و بە ناوی خواشەوە درۆ دەکەن ئەو جار قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم فلله بۆ خوایە الحجة البالغة حجة يعني همو بەڵگەیەکی بالغ يعني ڕوونکەرەوە و زۆر دیار قل پێیان بڵێ فلله بۆ خوایە الحجة البالغة حجة يعني بەڵگەی ڕوون بەڵگەی ئاشکرا فەلەو شاء بەڵێ ئەگەر خواویستی لێبایە چی دەکرد ئەگەر خواویستی لێبایە لە هەداکم ئێوەی ڕێنمونی دەکرد بە تۆبزی ئەجمعین بە تێکڕا بەڵام خواویستی وایە بێگومان نا ویستی خوای ئەوەیە پێت دەڵێ فەمەن شاء فەلیؤمن ومن شاء يعني مەشیئەتەکەی ئیمانی داوەتە دەست خۆت حەزت لێ ئیماندار بە بەڵێ خوا ئەگەر حەزی لێبایە نەیدێش بێ باوەڕ بێ خوا ئەگەر حەزی لێبایە هەموو خەڵکی لەسەر یەک دین و لەسەر یەک ئیمان و لەسەر یەک عەقیدە کۆ دەکردنەوە بە زۆری وەکو مەلایکەتەکان بەڵام ئێمە مرۆڤین ئێمە بەشەرین ئێمە مەلایکەت نین و ویستی خوش بۆ مرۆڤ ئەوەیە کە ئیرادە و هەڵبژاردن لە دەستی خۆت دابێ قل فلله الحجة البالغة پێیان بڵێ بۆ خوایە بەڵگە و دلیل هێنانەوەی بێ پێچ و پەناو ڕوون و ئاشکرا یعنی چی یعنی خوای گەورە هەرچی بەڵگە و نیشانەی ڕوون و ئاشکرا و بێ پێچ و پەنا هەیە هەر هەمووی بۆ باسکردون فەلەو شاء الله و ئەگەر ویستیشی لێبایە لە هەداکم بە دڵنیاییەوە دەیتوانی ئێوە ڕێنمونی بکە بە تێکڕ واضحە ئەو جار قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەلوم يعني وەرن خێراکەن هەلوم يعني وەرن ئامادەیکەن بیهێنن شوهەداءەکم شاهیدەکانتان ناڵن خوا ویستی وا بۆ ئێمە مشریک بین بۆیە مشریکین خوا ویستی وا بۆ فڵان شتەی حەڵاڵکەین یا حرامکەین بۆیە ئێمەش حەڵاڵ و حراممان کردووە دەی هەلومە وەرن بیهێنن شوهەداءەکم شاهیدەکانتان کامانە الذين يشهدون
أن الله حرم هذا أواني كشاهدي تان بوددن دلن خواف أو شتي حرام كردوا أو شتي كأوان باسي دكن دان قلت أوان مينك نابي بكاري بأنه تايبته بنيركانو ئەگەر وشترێک ئەوەندە سکەی کرد نابێ گۆشتی بخورێت و نابێ شیری بخورێ ئەگەر وشترێک ئەوەندە جارە بوو بە هۆکاری زاوزێ نابێت کە سواری پشتی بێ ئەو جۆرە حەڵالکردن و حرامکردانەتان لەکوێ هێناوە ئەگەر شاهیدتان هەیە بیهێنن قل هەلومە پێیان بڵێ دەی بێنن شوهەداءەکم شاهیدەکانتان الذين ئەوانەی یەشهەدونە شاهیدی دەدەن بۆتان كأن الله ببێگومانی خوا حرم هذا قەدەغەی کردووە ئەو شتێک کە ئێوە باسی دەکەن ئەدی ئەگەر شاهیدیان پەیدا کردن بۆ زۆر جار خەڵکێ بە درۆ شاهیدی دەدا وایە خوا دەفەرمێ فەئین شەهیدوا ئەگەر خەڵکێکیش هات شاهیدیدا بۆیان خەڵکێکیان هێنا شاهیدیان بۆدان گوتیان لە تەوراتدا فڵان شتە حەڵاڵە و فڵانە حرامە خوا دەفەرمێ فەلا تەشهەد معهم ئێوە لەگەڵیان نەبن بە شاهید باوەڕ بە شاهیدیەکەیان نەکەن قەناعەت بە شاهیدیەکەیان نەکەن ئەوە یەک چونکە تۆ یەکێک سوورا و سوربزانی درۆزنە لە مەحکەمەش بی لە لیژنەی فتواش بی بۆ تێ بڵێ فڵان کەسم بە شاهید قبول نییە چونکە هەموو کەس بە شاهید ناشێ وایە فإن شهدوا ئەگەر شاهدیاندا فلا تشهد معهم لەگەڵیان شاهدی مەدەن ئەو جار ولا تتبع مەکەونە شوێن أهواء الذين كذبوا بآياتنا هواو آرزوي أواني كبدروي دزان النشانكاني إما ولا تتبع مكون شوين أهواء الذين آرزوي أواني كذبوا بآياتنا بدروي دزان النشانكاني إما وهروائي شيكش والذين لا يؤمنون بالآخرة ونكون شوين آرزوي أوانش كباوريان بروجي دواي نية چونك كسيك باوری بە دوا ڕۆژ نەبێت چ دەکا هەرچی نەفسی پێی خۆش بێ لەو دنیایدا دەیکا چونکە بیر لە قیامەتێ ناکاتەوە وایە ئەتۆ کە باوڕت بە قیامەتێ هەیە نابێ بە هیچ شێوەیەکی ببیە شوێنکەوتە و گوێڕایاڵی کەسێک کە ئیمانی بە قیامەت نییە چونکە ئیماندار ئامانجی سەرەکی لە هەر کردارێکدا کە دێتە پێشی پێش دنیای دەبێت بیر لە قیامەتێ بکەیەوە زۆر شت هەیە لەوانەیە بۆ دنیات خۆش بێت و حەزت لێ بێت و نفست مەیلی بکە وایە بەڵام کە بەراوردی دەکەی لەگەڵ قیامەتێ ئەو کەسێک کە ئیمانی بە قیامەتێ هەیە هەمیشە قیامەتێ بە گرنگتر دەزانێت بەس کەسێک کە ئیمانی بە قیامەتێ نەبێ ئەو چ دەکا ئەوەی لەبیری نییە قیامەتە کە شتێک دێتە پێشێ بەنمونە حەڵاڵێک حرامێک بێتە پێشی تەنها بیر لەوەی دەکاتەوە قازانجیەتی بۆ دنیایە قازانجی نییە کەسێک لەو بابەتەی بێ نابێ ئینسان بە دوای کەوێ ئەو جا دەفەرمێت وەهم ئەوان بڕەبیهم بە پەروەردگاریان یعدیلون کەسانێکی دیکە یەکسان دەکەن لە پەرستندا لەگەڵ پەروەردگاریاندا کەسێکی دیکە دەپەرستن دەزانن پەرستن لێرە چیە پەرستن بریتیە لەوەی کە ئەگەر لە حەڵاڵکردنی شتێکدا بە دوای کەسێک کەوتی حاڵین کەسێک شتێکی حرامت بۆ حەڵاڵکا و تۆش بە قسەیکەی یعنی پەرستوتە بەعکسەوە شتێک خوا حەڵاڵی کردووە کەسێک لێت حرام دەکا و ئەتۆش بە قسەی دەکەی یعنی بەندایەتیت بۆ کردووە چونکە حەڵاڵکردن و حرامکردن جارێکەش باسم کردووە تەنها و تەنها حەقی خوای گەورەیە هیچ کەسێک مافی ئەوەی نییە جا بەگدەڵێ شوورایە پەرلەمانە نوێنەری خەڵکە نوێنەری خەڵک و پەرلەمان و شوورا لەناو موسڵماناندا تەنها ئیشی ڕێکخستنە دەکرێت یاساکان ڕێکخا شێوازی جێبەجێکردنیان شێوازی جێبەجێکردنەکەیان سنووردار و پلەبەندی بۆ بکە بەڵام بێت حەڵاڵێکت بۆ حرامکە و حرامێکت بۆ حەڵاڵکە ئەتۆش بە دوای کەوی بە قسەیکەی کە خوای گەورە کە باسی جوولەکان دەکا دەڵێ لەگەڵ خوادا ئەوەکان ڕەهبان و زاناکانیان دەپەرست عەبدوڵای کوڕی سەلام وتی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم خو ئێمە نەمان دەپەرستن پێغەمبەر فەرمووی ئەی حەڵاڵیان بۆ حرام نەدەکردن و حرامیان بۆ حەڵاڵ نەدەکردن و ئێوەش بە قسەتان نەدەکردن فەرمووی بەڵێ فەرمووی ئەوە پەرستنە وازحە بۆیە ئەو جۆرە شەریک بڕیاردانە بۆ خوا ئێستا زۆر زۆرە کابرا بە دوای شخصێکەوە دەکەێت شخصێک شتێکی پێ دەڵێ
پێچەوانەی ئەمر و فەرمانی خوا و پێغەمبەرە بە قسەی دەکات و ئەمری خوا و پێغەمبەر بەلا دەنێ گوێی پێنادا ئەوە ئیطاعەت کردووە لە بێ ئەمری خوایدا یعنی پەرستوتە و پەرستنەکە گوێڕایاڵیکردنی کەسێکە کە ئیمانی بە قیامەت و بە دوا ڕۆژ و بەخوانیە سەیریکەنەوە قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم هەلم شوهداءکم يعني هەلم يعني خێراکەن و بیان هێنن و ئامادەیان کەن شاهیدەکانتان الذين يشهدون أوانيك شاهدي ددن كأن الله حرم هذا دلين خوا أوي قدغا كردوا فإن شهدوا أجر شاهديان دا ذكر بدواي كوي سورة وسلبزان شاهدك درون زورين درويا فإن شهد أجر شاهديا الشان دا فلا تشهد معهم إيوه اللي قال شاهدي مدن وشونك خوا بيرون كردون توها حلال كان لكن إما ديارا حرام كانش ديارا حلال وحرامي حلال طبعا بعضنا كيف راوانا واضحة بلام حرام سنور دارها هرشي حرام به لا قرآن ولا حديث پیغمبر لهاتو صلى الله عليه وسلم اگر اشتك من دوزيوا باسي حراميتي كي نكرابو يعني حلالة چونك الأصل في الأشياء الإباحة قاعدة أصولي أصل لاشتكان دا حلاليتيا ها لخوراك وخوارنا ولشتي دنياي دا وحرام كان لكن إما ديارا ولا تتبع أهواء الذين كذبوا بآياتنا نكثوا نشوين أو كساني كبدروي دزان النشان كان إيما أويك كسر إيماني بقرآن وبدين بعلى فرمودو آياتي خاو پیغمبر نبي أويني إنسان بقسيكا أوزار والذين لا يؤمنون بالآخرة وهروها بدواي أوانش نكون كباوريان بروجي دواينيا بو چونك وهم بربهم أوان لەگەڵ پەروەردگاریان یعدیلون کەسانێکی دیکە یەکسان دەکەن چۆن خوا دەپەرستن ئاواش ئەوان دەپەرستن چۆن خوا حەقی ئەوەی هەیە پێیان وایە حەڵاڵ کا و حرامکە پێیان وایە کەسێکی دیکەش دەتوانێت حەڵاڵ کات و حرامکە ئاتی دواتر کە ئەو ئاەتە وەلە لاپەڕەکەی دیکەشدا دوو ئاەت پێیان دەگوترێت وەسای عەشر دەوەسێتەکان دەوەسێتە گرنگەکان کە خوای گەورە هێندێک شت واجب دەکات و هێندێکی حرام دكا دفرمي قل طبعا اوان زور لسر وشتل اوي حلال اوي حرام او نير او مي او بنسبه هندك شتي لاوكي ها وقوي خوي يورا بيغمبر بلا واز بين لو بابتي بانجان كبوشتي شي جرينتر ورا كويان كولا سرشتي شي جرينتر قل بيان بلا تعالى ورن اتلو دخوين ما يعني هرشيك كحرم ربكم عليكم كقدغي كردوا لسرتان فروردگارت قل بيان بلا تعالوا ورن اتلو دخوين ما اوي حرم عليكم قدغي كردوا ربكم فروردگارتان عليكم لسرتان يا كم شرك اخوا حرامي كردوتيا اوي الا تشركوا به شيئا نابب كنها وبزبوخوا لپرستندا هیچ شتك جاشتك زندوية يا مردوية هیچ جۆرێک لە جۆرەکانی بەندایەتی نابێ بۆ کەسێککەن یان شتێککەن جگە لەخوا ئەللا توشریکو به شەیئا نابێ بکەنە شەریک بۆ خوا هیچ شتێک ئەوە یەک دووهەم وبالوالدين إحسانا لەگەڵ دایک و باوکتاندا دەبێ ئەو پەڕی چاکە بکەن وبالوالدين إحسانا لەگەڵ دایک و باوکتاندا ئەو پەڕی چاکە بکەن وایە ئەوە دوو پاشان دەفەرمێ ولا تقتلوا أولادكم مەکوژن منداڵەکانتان من ئیبلاغ لە ترسی برسێتی واضحە و بە هیچ هۆکارێکی دیکەش جاری کەس بابزانم هەر لەو سوورەتەیدا باسی کردووە کە بتپەرستەکان بە کۆمەڵێک بیان و منداڵیان دەکوشت یەک لە بیانوەکان ئەوە کە پێمان بەخێو ناکرێ ئێستاش جاری وایە دەڵێن ژیان قورسە و ژیان گرانە و ئێستا خەڵک بۆی شەرعیەتی پێ بدا دەڵێ پێم پەروەردە ناکرێ و بەڵێ ڕسق لەسەر خوایە بەڵام ناتوانم خۆکە ڕسق لەسەر خوایە هیدایەتیشە لەسەر خوایە ها بۆ عولەماتان ئەگەر خوا بتوانێت ڕسقی بدا کە دەتوانێت هیدایەتیشی دا بۆیە تەنانەتەوە هیچ کوشتن بە لەباربردنیشەوە هیچ قسەیەکی تێدا نییە کە قەتڵە و تاوانی گەورەیە و جەریمەیە تەنانەت لەباربردنی پێش ڕوح بە بەرداکردن و ومنعکردن و ڕێگریکردنیش قسەی زۆری لەسەرە نازانم بەخوا بەو دقەی کەسی
ولا تقتلوا أولادكم من إملاق مقشن من داڵەکانتان لە ترسی برسێتی جا نەکوشتنها تەنانەت مەنعکردن و ڕێگری کردنیش ئەگەر کەسەکە نیەتی ئەوەی هەبێ پێی وابێ پێی بەخێو ناکرێن و ڕستی پێ نادرێن ئەوە ئیمان نەبوونە بە ڕازقیەتی خوا پشت نەبەستن و تەوەکل نەبوونە بەخوا کەسەکە لەسەر نیەتەکەی تاوانبار دەبێ مەوەسم هیچ قەتڵەکە ئێستا و منداڵی بلووری و ئەوانە کە دادەندرێن یەک لە سلبیاتەکان لە ئیشکالە زۆر گەورەکان کە تێدایەتی جگە لە گومان بەڕاستی کە هەیە ئەو تۆی تەلقیح دەکرێت ئی پیاوەکەی نەبێ یان هێلکەدانەکەی یافرەتەکەی نەبێ کە هیچ سنتەر و دکتۆرێکی ئەوەندە متمانە پێکرا و باوەڕ پێکرا و لە وڵاتی ئێمە بوونی نییە نەهی هێندە لە خواترسەنە نەی هێند قانون و یاسایەکەش هەیە طبعاً خەڵک پێوە پابەند بێت بۆتە یعنی میهنەکە بۆتە تیجارەت و بازرگانی کردن یەک لە ئەوە هیچەوە ئەوە یەک لە ئیشکالەکان ئیشکالێکی دیکەی ئەوەیە کە تۆی هەر کەسێک وەردەگرن نازانم بە چەند سەد ئەوەی خەلیەی ئەوەکەی دێنن دەیپیتێن و وەک دەڵێ زیندوی دەکەن لە هەمووان یەکی هەڵدەبژێرن بۆیە جاری وایە عملیە یەکەم سەرکەوتو نابێت دووەمی بۆ دادەنێسەیە بەس کەسەری گر سنەوەکانی کە هەمووان دەکوشن هەمووان لە ناو دەبن کە ئەوەی لە ناوی بردووە کەسێکە بە تەکید ئەگەر لی گەڕێت بەڵام دەکوژرێت و لە ناو دەبردرێ هەر چەندە ناڵم وەک قەتڵی دیکە بەڵام بێگومان یەکە لە سلبیاتەکان و لە ئەوە بێگومان حرامات چۆن حرام نییە ولا تقتلوا أولادكم من إملاق مەکوژن منداڵەکانتان لە ترسی برسیەتی بۆ چونکە نحن نرزقكم ئێمە ڕزقی ئێوە و ئەوانش دەدەین لە سوورەتی وابزانم ئیسرایە لەوێ دەفەرمێ نحن نرزقهم وإياكم بەعەکسەوە یەکەم جار دەڵێ ڕزقی ئەوانیش و ئێوەش دەدەین جاری وا هەیە ڕزقی داک و باوی بەهۆی منداڵەکەیەوەیتی نەکەم ناکە ئەوە هیچ منداڵ بەشی داک و بابی ناخوا ڕزقی خۆی لەگەڵ خۆیەتی لەگەڵ ڕوحەکەی یەکێک لە شتەکان کە بۆی دیاری دەکرێت لەگەڵ ئەجەلەکەی ڕزقەکەیەتی ئەوەی تێدانە و جاری واشەیە دەبێتە سەبەبی ڕزق خۆی گەورە بەرەکەتت بەسەردا دەبارێنێ ئێمە ڕزقی ئێوە ئەوانیش دەدەین ئەوجار ولا تقربوا الفواحش نزیکی کاری قێزەون و ناشەرعی مەکەونەوە ما ظهر منها ئەوەی کە دیارە و ومن بطن ئەوەی نادیارە ئەوەی شاراوەیە جا فەواحش بە هەموو کارێک دەگوترێت کە قێزەون و ناشرین بێ بەڵام لە قورئاندا زۆرتر کە فاحشە و فەواحش بەکار هات مەبەستی ئەو تاوانانە کە پەیوەندیان بە داوێنی ئینسانەکانەوە هەیە بە پاراستنی وەک دەڵێ داوێنی ئینسانە لە حەرام جا عەرەبەکان تەمەن زیناکردنیان تەنها بە ئاشکرا پێ خەراب بوو و پێ حەرام بوو زینا ئەگەر لەگەڵ پیا و ژنێک ڕێک کەوتپانە و کەس پێی نەزانی بایە دەیان کرد و ئەسڵەن بە گوناهیشیان نەزانیوە بەڵام خوا دەفەرمێ بە ئیمانداران ناڵێ جا دیقەتی دەنێ ناڵێ فاحشەکەی مەکە وەکوی سوورەتێوەکە دەڵێ ولا تقربوا الزنا لێرە دەفەرمێ نزیکی مەکەوە ولا تقربوا نزیک مەکەوە چونکە ئەگەر نزیک کەوتیەوە چونکە طبعا هیچ کەس یەکسەر توش فاحشەکەی نابێ لە هەنگاو بە هەنگاو بۆی دەچی بۆیە هەر ڕێگا ئینسانی بەرەو فاحشەی ببە دەبێ ئینسان لی نزیک نەبێتەوە بەلای دانەڕوا بۆی توش نەبێ ولا تقربوا الفواحش نزیکی داوێن پیسی و تاوانە گەورەکان مەکەونەوە دەکرێت ئەوە تەفسیریکەین ما ظهر منها ئەوەی کە دیارە و بە پێشچاوی خەڵکیەوە دەکرێت وما بەطەنیشە ئەوەی کە نادیارە و خەڵک چاوی لێ نییە واضحة أو جار شتيشي دي كده فرمي ولا تقتلوا النفس التي حرم الله مكجن أو نفسي أو كسيك قد غيكرد وخوا كشتني إلا بالحق تنها براسي نبه مكجن أو جياني أو نفسي أو كسيك التي يعني أوي حرم الله قد غيكرد وخوا إلا تكاتك بوته بكشي إلا بالحق منقر كسك حقي كشنيه به كي إنسان حقي كشني هي كسك كشت بيه طبعا أجر بو مرزي بان قصد كشت بيتي طبعا وليه كده تواني بيكشته أويك شيكا هاوفرين يا وجني هاو سردار أجر زينان كردو لسريان إثبات بو رزم دكرينو دكوجرين شيكا
وأو كسيك والتارك لدينه المفارق للجماعة أو هل دقريته ولا دينه لكم الله مسلمان زيادة بيته وبلام إشكالك هي طبعا لسروي مرتد دوو بەشە ها جاری وا هەیە وەکو تا کەسێک هەڵدەگەڕێتەوە بۆ خۆی بێباوەڕ دەبێتەوە و عیلاقەی هیچی نیانێ بانگەشە بۆ کوفرەکەی ناکا لە ماڵی خۆی دانیشتووە ئەوە ڕێی چونکە ئێستا یەکێکە لە بابەتە خلافیەکان بە تایبەتی ساڵانی پێشوو هەر لە ناو ئەهلی دیندا زۆر دەوروژێندرا ئایا تاریکی ئەوە مرتد دەکوژرێ یا ناکوژرێ وایە بوون بە دوو بەرە تەمان ها جاری وایە شتی زۆریان لەسەر یەکتر دەگوت هەندێک بە چڕی دەیانگوت بە هەموو نەوعێکی هەرچی لە دین هەڵگەڕێتەوە دەکوژرێ هەندێکی دەیان دەگوت بە مطلقی ناکوژرێ بەڵام لە ئەسڵدا وان نییە بەڕاستی ئەگەر کەسێکە وەک خۆی هەڵگەڕێتەوە بانگەشە بۆ کافریەتی و بێدینی خۆی نەکا عیلاقەت نییە بەڵام ئەگەر کافر بووی و هەوڵیدا خەڵکی کافر کاتەوە یان بوو بە دەستە و بە جەماعەت و بوو یعنی بانگەشەی بۆ کوفریەتی و بێباوەڕیەتی کرد ئەو کاتە دەکوژرێ بۆچی بۆی دینی خەڵکی نەخاتە مەترسی و دینەی خۆی و خەڵکی پارێزراو بێ وازحا سەیریکەنەوە قل پێیان بڵێ تعالەو وەرن ئەتلو ما حەڕەمە رەبکم عەلەیکم دەخوێنمەوە بەسەرتاندا ئەوەی کە قەدەغەی کردووە پەروەردگارتان لەسەرتان وازحا یەکەم شتیا ئەللا تشریکو به قەدەغەکراوەکانن ها ئەللا تشریکو به شەیئا ئێوە شەریک بۆ خوا بڕیار مەدەن لە هیچ شتێکدا هیچ شتێک لە هیچ جۆرێکی پەرستندا ئەللا تشریکو نابێ بکەنە هاوبەش بیهی بۆ خوا هیچ شتێک دیقەتی دەنێ خۆی دەبووە لەی دووەمیشدا لە جیاتی بڵێ وەبیلوالیدەینی ئیحسانا لەگەڵ دایک و باوکتدا چاک بە دەبووە بڵێ لەگەڵ دایک و باوکتدا خراپ مەبە وایە ئەی بۆ وا دەڵێ عولەما دەفەرموون نابێ ئینسان لەگەڵ دایک و باوکیدا تەنها خراپ نەبێ ها جاری وێ دەڵێ هیچ زەرەرم بۆی نییە نا خوای گەورە بەوەندەی لێت ڕازی نابێت کە خراپ نی وازبی کردووە لەسەوە هیچ خراپی خوا عقوبەت دەدا وایە یەک لە گوناها گەورەکان العاق للوالدین ئەوەی ئازاری دایک و باوکی دەدا وایە نابێ هیچ نابێ ئازاریان دەی بەڵکو دەبێ لە بەرامبەریاندا ئەو پەڕی چاکیان لەگەڵکەی ئەو پەڕی کە ئیحسان ئەوەی کە کەس ئاگای لێ نییە خۆت و خوا داکرد یا بابەت بەتەنێ بەسەریدا هاوار ناکەی و ناقیژێنی لە ناو خەڵکی زۆر مهم نییە هەیە لە ناو خەڵکیدا گیان بابە گیان ئەو پەڕی ڕێز و احترام دەنوێنێ بەڵام لە ماڵی لەوانەیە بقیژێنێ لەوانەیە هاوارکا لەوانەیە بە قسەی نەکا ئەوە ناها وەبیلوالیدەینی ئیحسانە لەگەڵ دایک و باوکتاندا ئەو پەڕی چاکە بکە ناڵە خراپ مەبە ئەو هیچ نابێ خراپبی لە شوێنی کامانە وەلا تەقل لەهما ئوف نابێ بڵێ ئەگەر لێشی دای ئەزیەتی دا نابڵێ ئاخ دەمهێشێ نەک ئەوەکەی کەوە جاوەلا نابێ بەسەریدا هاوارکەی نا وبالوالدين إحسانا لقل دايك وباوكتان أو بريشاك بكن ولا تقتلوا أولادكم من إملاق مكجن من دالكانتان لترسي برسيتي نحن نرزقكم وإياهم إما روزي إيوا أوانج تدين ولا تقربوا الفواحش نزيكي زنا وداون بيسي وكاري قيزون مكونوا ما ظهر منها أوي ديارو أشكرايا وما بطن أوي شارع ونا ديارا كما لقناهج داروا هاي أو قناهاني دەبیندرێن وێندێک جار گوناه لە ناخی خۆتدا حەسادەت و ڕوق و کینە وشت کەس هەست پێ ناکا بەس خۆت هەستی پێ دەکەی وایە بەڵام هەر نابێ بیکەی ولا تقتلوا النفس التي حرم الله إلا بالحق مەکوژن ئەو کەسانەی کە قەدەغەی کردووە خوا کوشتنیان تەنها مەگەر کەسەکە حەقی ئەوەی هەیە حەقی ئەوەی هەبێ بکوژرێ ئەوەن کە دەشی کوژی بۆ ئەوەی دەیکوژی خاوەن بێتەوە پاک بێتەوە جاخوا دەفەرمێ ذلكم ئابەوشتانە وەصاکم به ئامۆژگاری ئێوەی پێکردوون خوا لعلكم تعقلون بە ئومێدی ئەوەی ئێوەش ژیری و عەقڵی خۆتان بەکاربێن صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه